سڵاتان لەبێ ئەزیزان لەم پارچە ڤیدیۆشە هەوڵەیەن هەر بەکارهێنانی ئەم قسەبەی کە لەبەر دەستمانایە بتوانین ڕاهێنانی هەم تەرکیز و هەم ڕاهێنانی بەهێزکردنی ماسوولکەی دەم و لێ و ئەندامەکانی قسەکردن ئەنجام بدەین. کەرەستەکان پەرداخێکمان هەیە، پەرداخی سەفەری کە بەشێشیمان بڕیوە بەم شێوەیە بڕیوانە. کەرەستی دووەم سێهەم با بڵێن کۆمەڵێک لۆکەمان هەیە، لۆکەی بچوو کە بەم شێوەیە وەکو تۆپ دامان ناوە و لەگەڵ کۆمەڵێک پارچە ئیسفنجی بەم شێوە خشتەکی کە سوودی لێبینین هەر لە جێ لۆکان ئەوانیش ئەتوانین بەکاربێنین بەم شێوە. ئەمە ئەتوانین بڵێن دەوری گۆڵێکە بینێ، یان دەوری بەشێکە بینێ کە ئێمە بتوانین ئەم لۆکە بکەینە ناوی لە ڕێگەی فوکردنەوە بۆ ئەو مناڵانەی کە کێشیان هەیە لە ڕووی تەرکیز و لە ڕووی ئەندامەکانی قسەکردنەوە و بەم شێوەیە توانین قەسەڵەکان بەکاربێنین. بێگومان پێویستە ئەمە جێگیر بێت بۆ نەجۆڵێت، ئەو کاتە ئێوە توان پارچەی تیپی لێبن بۆ نەجۆڵێت. بەم شێوەیە نازانەگەر لێرەوە دەرچێداوە بەم شێوەیە مناڵەکە پارچە قەسەبەکە ئاگرێ بە دەستیەوە. بەم شێوەیە هەوڵایەت پارچە لۆکەکە بکاتە ناو پەرداخەکەەوە بەم شێوەیە. بەم شێوەیە توانین بێگومان ئەمە پێویستی بە تەرکیزە، پێویستی بەوەیە چۆن ئەو مناڵە بتوانێت فوو بکە و چۆن بتوانێت فوویەکی بەهێز بکە، فوویەکی هێواش بکات. بێگومان ئەمانە تەرکیزێوێ و پێویستی بە تەرکیزی چاوە، پێویستی بە تەرکیزی هەناسە و فووکردنە و بەم شێوەیە ئەتوانێت بەکاری بێنێت و ئەتوانین بڵێن ئەم کەرەستی کە بەکارمان هێنا ئەم لۆکانە ئاسانترە بۆ ئەو مناڵانەیە کە بۆ نمونە لە ڕووی فووکردنەوە یان لە ڕووی بەهێزی فووکردنیانەوە تا ڕادەیەک لەوانەیە لاواز بن. بەڵام ئەو کاتە ئێمە توانین کەرەستەکان بگۆڕین بۆ نمونە پارچە ئیسفنجانە لەوانێت تا ڕادەیەک کێشیان هەبێ، ئەو کاتە پێویستی بە فوویەکی بەهێز بێت و پێویستی بە تەرکیزێکی زیاتر بێت. ئەم شێوەیە بێگومان ئەمە ئەتوانین وەکو یاریەکیش سوودی لێ ببینین، لەوانەیە چێژێکی خۆشبا بە مناڵەکە لەسەر ئەم کارانەی کە ئەنجامی بدا تۆ بتانی پاداشتێکی بکەیت، ئەو لانە دڵی بۆ پاداشتە زۆر خۆش بێ و حەست بکە یاریەکەت بۆ دووبارە بکاتەوە. بێگومان ئەبێ ئەمە ئەوەشمان لەبیر نەچێت کە ئێمە هەدەفی سەرەکی لەم ڕاهێنانەمان چییە و پاداشتەکانیش تەنها بۆ تەرجیعکردن و بۆ بەرەو پێشچوونی توانای منداڵەکانمانە و بێگومان لەگەڵ ئەوەشە ئەتوانین کاتێکی خۆش بەرینە سەر لەگەڵ مناڵەکانمان. بەو هیوایی جێ سوود بێت.